لە کۆتایی پەیامت چیە بەگشتی بۆ مسلمانانی ئەوێ بە تایبەتریش بانگخوازانی ئەوێت و ئایا بەتەمان لە داهاتوودا دووبارە سەردانی ئەوێ بکەنەوە؟ بە ئیزنی خوای گەورە پلانی باشتریشمان داناوە انشاءالله بۆی و دەشتینەوە و بۆ نەکرد بۆی بۆ ئەوروپا شەمووی انشاءالله خوای گەورە نیەتمان خاڵسکا لە خزمەتیاندا دەبین انشاءالله و مامۆستایانی ئەوێش وەکوتم زۆربەی مامۆستایان الحەمدولله کەسانی بەڕێزن و کەسانی دڵسۆزن و کەسانی خەمخۆرن و پارێزگاری لە برایەتی دەکەن و دەستخۆشیان لێ دەکەن و هیوادارین زیاتریش بێ انشاءالله با لە کۆمەڵشتیشدا خلافە بێ بەڵام الحەمدولله خطوطی عریضەی ئیسلام کۆمان دەکاتەوە برایەتی دەبێ بپارێزرێ انشاءالله بە هەمومان بتوانین یعنی ئەو ئەمانەتە هەڵگرین انشاءالله هەر یەکەمان لەلایەکەوە بتوانین خزمەت بکەین چێش دەچێتە ئاستێکی نزمەوە جنێودان و تۆمەت بەخشینەوە و ئەو جۆرەشتانە ئەمە دەڵێن جام چیتیا بێ ئەوەی لێ دەڕشێت. خۆی گەورە پاداشتان بدات بەڕێز و زۆر خۆشحاڵ بووین انشاءالله لە داهاتوویەکی نزیکدا بەرنامەی تایبەتمان دەبێت لەگەڵ بەڕێزتان. بەڕێزان لێرەدا دینە کۆتایی بەرنامەی دیداری تایبەت لەگەڵ مامۆستای بەڕێز سەبارەت بە پرس و بابەتەکانی سەردانی بۆ بەریتانیا انشاءالله لە بەرنامەکانی داهاتوو لەسەر بابەتی جیاوازتر انشاءالله لەگەڵ مامۆستای بەڕێز بەردەوام دەبێت.